تو ستاف ئاسۆ بەرپرسا ئۆفیسا دەستگای خێرخوازیە بارزانانی لە هەولێرە بخێر هاتی سەرچاوە کەرم کەوەرە پێش خاتۆ خێر هاتن ماندی نەبن مەگوتی هەمی دنەڤن دەستگای خێرخوازیە بارزانانی نانەبیت هەمی ماندی دبن دەستگای خێرخوازیە بارزانانی ماندی نابیتن بەس من دەوێتن ئەس تێبگەهەم وێ هێز وێ مڕاڵێ هین چاوە vێڕا دگەهن vان هەفکاریە بگەهینە هەمی کەسەکێ بەڵێ ئێمە خۆشحاڵین کە پەروەردەی ڕێبازی پیرۆزی بارزانین و لەسەر ئەمر و بڕیاری جەنابی سەرۆک بارزانانی هەمیشە لە خزمەت میلەتی خۆمانین هەمیشە ئەو دروشمی کە کردیتمان دروشمی کارکردنی خۆشمان کە دەڵێت کە جەنابی بارزانانی نەمر فەرمیێتی شانازێ بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت ئێمە هەمیشە شەو و ڕۆژی خۆمان خستۆتە گەربۆی لە هەر شوێنێک مرۆڤاتی پێویستی بە خزمەت بێت پێویستی بە هاوکاری بێت تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانش لە شوێنە وجودیان هەبێت و لە خزمەت بین دەستی تو خۆش بن ئێمە خەت و ستاف دهی مەدید و دەستگای خێرخوازی بارزانانی زێدەتر ژێ 67 کامیونên هاریکاریان بۆ ڕۆژاوای کوردستانی هەنارتن هاریکاری هەمی گەهشتینە هەمی هاتینە دابەشکردن بەڵێ دوای ئەوەی تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانانی و ئاماژەم پێدە لەسەر ئەمر و فەرمایشتی جەنابی سەرۆک بارزانانی سەردانی ڕۆژاوایان کرد دوونێ تیمەکانمان لێ گیرساونەتەوە مەخزەنەکان کەوتونەتە گەر هەموو بارەکاندا گیرساون ئیتر ئەوەی تریش کە پێویست بۆ ئەمڕۆ نۆ تیمی دابشکردن ئیشەکانی خوان دەست بکرد لە ناو قامیشلۆ دابشکردنەکان بەردەوامیان هەیە هەتا وەکو ئەو کاتێک ئێستا منش قسە دەکەم تیمەکان هەر نۆ تیمەکە لە خزمەتن جگەل لەوەش تیمی تەندروستیشمان بە هەمان شێوە چوار ئەمبولانسمان لەوێ هەنە تیمی تەندروستی گەڕۆکن بێداویستە تەندروستی سەرەتاییەکان بۆ خەڵکی ناو قامیشلۆ دابین دەکەن زۆر باشە ئێمە دەزانین کە کوبانەی ڕۆژاوای کوردستان چوار ڕۆژە لە ناو گەماروویەکدایە خەڵکەکە زۆر پرسیارە دەکە ئایا ئەم هاوکاریانە دەگانە کوبانێشیاننا بەڵێ ئەو تیمەی کە ئێستا 250 کارمەندن لە سەرەتا و لە داخلی قامیشلۆ بوونە کار و چالاکیەکانیان بەردەوامن لە هەمان کاتدا ئێمە تیمەکانمان بە سەرپەرشتی کاک موسا ئەحمەد کە سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانانی لە پەیوەندیدان لەگەڵ با بڵێن یەکە خۆجێیەکان یاخود با بڵێن لەگەڵ ئەو یەکە ئیداریەکە لەوێ هەنە کار دەکەن لەسەرەوەی بتوانن داخلی کۆبانێش ببن و بە هەمان شێوەی کەوەی لە قامیشلۆ دەکرێتن لە کۆبانێش بکرێتن هەروەها تیمەکانی ئێمە ئۆفیسی ئێمە لە عەفرینیش وجودیان هەیە کار و چالاکیەکانمان لە عەفرینیش بەردەوامە زۆر باشە ئەو هاوکاریانەی کە ئێوە گەیاندوتە ڕۆژاوای کوردستان لە چی پێک دێت بەڵێ ئەو 67 بار هەڵگرێ کە دوێنێ دەرچووە کەلوپەلی با بڵێن خۆراچینە هەمووی بەشی زۆری پێداویستی خۆراچین پارسەلی خۆراکن لە هەمان کاتدا پێداویستی ناخۆراچین کە خۆی لە دۆشک و بەتانی و بالیف و ڕایەخ و ئەو بابەتانە دەگرێتەوە لە هەمان کاتە جلوبەرجی زستانە و پێداویستی منداڵان لە شیر و دایبی و ئەو بابەتانێکتر جگەلەوە بەشێک سۆبە و سوتەمەنیشان لەگەڵ خۆیان بردێ بۆی بتوانن لەوێندەر دابەشی بکەن بەڵێ اینجا ئەو ڕووکە بە بڕیاری جەنابی سەرۆک وەزیران مەسرۆر بارزانانی کو هەمان کاتێدا سەرۆکی بۆردەیە بەڵێ سوتەمەنی بۆ ڕۆژاوای کوردستانê بهێتە هەنارتن حتا سەرما و سۆڵ هەیە بە چ میکانیزمێ سوتەمەنیە هەنێرن بەڵێ بێگومان ئەمری جەنابی سەرۆکی بۆردی دامەزرێنانی دەستگای خێرخوازی بارزانانی سەرۆکی حکوومەت وەکو خۆی جێبەجێ دەکرێتن تیمەکانی ئێمە هەر لە ئێستاەوە ئامادەکاری دەکەن و ئامادەباشیدان هەر شێوازێک پێویست بکاتن کەمە لە ناو قامیشلۆ لە ناو عەفرین دابەشی بکەین بێگومان دەگاتە دەستی ئەو خەڵکە و بەردەوامی دەبێتن باش تازەمەندی تافکارێکێتە هات بەحسێ وێ بڕا پارەی کرد ئەڤکو هاتیە کۆمکردن لە دەمژمێر 12 نیڤرۆ هەتا ئێستا چەندە بەڵێ دوای ئەوەی کەمڕۆ هەڵمەتەکە ڕاگەیەندرا لێرە لەلایەن جەنابی پارێزگاری هەولێرەوە تیمەکان لێرە وجودیانەیە هەم تیمی دەستگای خێرخوازی بارزانانی هەمیش تیمی بەڕێوەبەراتی کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکانی پارێزگای هەولێر کە کارەکە لێرە بە هاوبەشی دەکرێتن ئەوەی آخر ئەپدەیت تاوکە ئێستا بە دەستی مەگەیشتە زیاتر لە 20 میلیۆن دیناری عراقی لێرە کۆبوویتەوە لەگەڵ 2200 دلاریش کۆبوویتەوە بەڵێ کەواتە هەتا ئێستا زێدەتر ژ 20 میلیۆن دیناری عێراقی دەمژمێر 12 نیڤرۆ حتا نوکە دناوێ سندوقی هاتینە کۆمکردن یاکو دناوێ خێمەیەدایە من بچاوێ خۆدیتن زارۆک دەهاتن ئاپیر دەهاتن گەنج دەهاتن هەرچت بەریکەوەدا بوو کرە نافوێ سندوقێ و داخواست کرد ئەف پارە بهێتە هەنارتن بۆ ڕۆژاوای کوردستانێش بەرک و بڕاستی سەرمایەکە زێدەیە هانە ئەم لێرێ بقەرمین بمخابنی ئەە هەمی دەمەکیدایە و ڕۆژاوای کوردستانی بتایبەتی کوبانێ دناو دوورپێچەکە مەزندایە نە ئاڤە نەکارەبە نە ئینتەرنێتە حتا خوراک لێرێ گەلەکێکێن بۆی و قەیرانەکە مرۆڤیان مەزنە هەی ئەو بەتەنیاتە لە مەڵاخ و پێویستی پێێنینە یانژی ئەو بەتەنیای تو هەستکەی لە مەڵاخ و تو بکارنایێنی
بۆ کوردێمە ڕۆژاوای کوردستانە دەبێ حاڵێدا گەلک گرنگە و ممکنە ئەو بەتانی ببیتە ئەگەرێ قورتالکردنە ژیانە زاروکێکی یانجی پیرەژن و پیرەمێرەکی لەومە درێخیێنەکە نوکە ئەمێل هەڤلێرێ لە پێشیا پارکە شانەدەر ئەگەر هەوە دلتێ هەبیتن هاوکاریان خۆ بگەهینن فەرمونون بڕێکە دەستگا خێرخوازیە بارزانی هەفکاریان بگەینن خەت و ستاف خەلکێکی زێدە بەهاناوێ بانگەوە زێوێ کامپینێ هاتیە بچە میکانیزمێ ئەف پارە و ئەف شتومەکە دەهێنە هەنارتن بڵێ دوایەوەی تیمەکان لێرە کۆ بابلن ئەو کەلوپەل و ئەو پارێ کۆ دەکەنەوە ئەو بێگومان بە سیستەمێکی پتە و هەمووی کۆ دەکرێتەوە دواتری شار هەمووی تۆمار دەکرێنەوە تە مافی هیچ لایەنێکیش ناخورێتن چ ئەوەی بۆ نەخێرخوازە بۆ نەوەی صاحب شەریکەیە کە هەر کۆمپانیاکە کە پێی خۆشە داتاکان تۆمار کرد ئێمە هەر هەموو داتایەکانمان تۆمار کردووە دواتریش ئەوەی بەپێ ئەو سیستەمێک کە دەستگای خێرخوازی بارزانی کاری پێدەکاتن هەر هەمووی پاکێج دەکرێتن لە ڕێگەی پاکێجەکانی دەستگا لە ڕێگەی بارهەلگرەکانەوە دەنێردرن بۆ ڕۆژاوە لێش جارێکتر بەسەر و خەڵکە دابش دەکرێتەوە بێگومان هەندێک لە کەلوپەلەکانەوە کە بۆ تاکە کەس بەکاردەهێنرە کەلوپەلی شێ خێزانیە ئێمە ئەوە نەشەر هەمووی جودا دەکەینەوە هەتا بۆ نمونەکە ئێستا بەشێکی زۆر جلو بەرجی منداڵان گەیشتە چکە بەڕاستی بارودۆخەکە بۆ منداڵان زۆر سەختە کە دەبینین کە زۆر پێویستیان بە جلوبەرجی منداڵانە پێویستیان بە شیر و بە دایبی ئەو بابەتانێ هەر هەمووی بەپێی تەمەەن پاکێج دەکرێتن جودا دەکرێتەوە ئێمە لە بەیانیەوە لێرەی نەتاوەکوش 12 شەو تیمەکان و جوودیان دەبێتن تیمی ئێشگریشمان دەبێتن کەمپینە بەردەوام دەبێت بێگومان هەتاوەکو یەک کەس هەبێتن پێویستی بە هاوکاری بێت ئەم کەمپینە بەردەوام دەبێت هەتاوەکو کەسێک هەبێتن بەخشینی هەبێتن ئێمە تیمەکانمان لێرە وجودیان دەبێتن هەر هەمووی بەپێی تەمەنەکانیش بابەتەکان پاکێج دەکردن بۆی برادرانی خۆمان تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی لێ زۆر بە ئاسانی بتوانن دابشیان بکەنەوە سەر ینی ئەvێ پرۆسەیە پاکێجینگکردنا ڤان هاوکاریان دێدەمێکی زۆر بەکێشیتن ji ber ku hawlatî li Rojavayê Kurdistanê bang dikin dalên ême demanewê bi zûtirîn kat em hawkariyane bigane destî ême sermaya بەڵێ لێرە دڵنیاتان دەکەینەوە کە پاکێجکردنەکە هیچ کاتی ناخێنتن بەڵکو هەر کە ئێستا کە بابەتەکان وەردەگیرن یەکسەر تیمێک لەگەڵی پاکێج دەکاتن و ئێمە دواتر دەیگوازینەوە لە ماوەی ڕۆژێک دوو ڕۆژ ئەم کەلوپەلە هەر هەمووی دەگات ئێمە چاوەڕەوە ناکەن کە کەمپینەکە هەفتەیەک ینی بخانە یاخود دوو هەفتە بخانیە لە پاکێجیم بکرێت نەخێر کە ئەمڕۆ کەلوپەل کۆکراوەوە هەر شەو بار هەڵگردێتن و پاکێج دەکرێتن و دەنێردرێتن ینی بەپێی پێداویستیەکان ئەوەی کە برادران ئاگادارمان دەکەنەوە پێداویستیەکان بەڕاستی زۆر سەرمایەلوێ داواکارم هاوکارەکانم چاکێتێک بینن بۆ ئەی لەبەرکەم بەڕاستی من ئێستا دڵم لە ڕۆژاوای کوردستانە ینی ئەو منداڵانە ئەو زاروکانە ئەو پیرەمێرد و پیرەمێر نەخۆشانە کو تحمل دەکەن لەبەر ئەو سەرمایە خوا هاوکاریان بێ بەڕاستی ئێمە لێرە تحمل ناکەین ئەوجا ئەمە لە کاتێکدایە لە کوبانێ ئێستا بەفر دەبارێ ئەو هەواڵەمان پێگەیشت کە بەڕاستیش ئەمە خەفەتێکی زۆرە لەوانەیە ژیانی زۆربەی منداڵ و بەتەمەنەکان بکەوێتە مەترسیەوە اینجا دەمەوێت لەو ڕوانگەیە بزانم ئێوەکو دەستگای خێرخوازی بارزانی هیچ هەماهەنگیەکتان کردووە لەگەڵ ڕێکخراوەنی و دەوڵەتیەکان بۆ ئەوەی ئەوانیش لەگە ئێوە هاوکاری بگەینن یان لە ڕێی ئێوە بەڵێ بێگومان ئێمە لە ماوەی ڕابردوو هەر تیمەکان دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵ هاوبەشانمان لە پەیوەندیدا بووین تاوەکو ئێستا 7 جیهەتی خارجی 7 ڕێکخراوی نێودەوڵەتی لە سەرخەتن لەگەڵمان و هاوکاری خۆیان گەیاندیە ئەوەی زۆر گرنگە کاتێک ئێمە دەبینین ئەو خەڵکە ئاوارە بووە لێ قەومایە دەبێت بگەڕێنەوە سەرەوەی ئەمانەت تەنانەت 3-4 ساڵ پێشێستاش لەگەڵ هێرشی داعش بۆ سەرناوچکە جارێکتر ئاوارە بووینە ئێستا با بڵێن کۆچی پێچەوانە جارشکە دەستی پێکردیتەوە دەگەڕێنەوە بۆن دەگەڕێنەوە عفرینیان دەگەڕێنەوە بۆ قامیشتۆیان دەگەڕێنەوە هەر شوێنێکتر ینی ئەگەر بارودۆخەکە بۆ ئێمە جارێک سەخت بێت بۆ ئەوان دوو جار سەختە چونکەوە کۆچی دووبارە دەستی پێکردانی لە ماوەی 2-3 ساڵ ئەوە دوو جارە ئاوارە دەبن بۆیە دەزانین ئەوەنە هاوکاری نەختینەیان پێویستە هاوکاری جلوبەرگە ئازوقەیە ئەرزاقە خواردنی خێرایە کۆمەڵێک بابەتن جگەلەوە پێداویستی منداڵانە پێداویستی تەندروستێک کۆمەڵێک بابەتە کە پێویست دەکات زۆر بە زووی بگاتە دەستی ئەم خەڵکە هەر بۆیەشە ئێمە زیاتر لە 150 کارمەندوان تەنها لە هەرێمی کوردستان لە ئۆفیسی هەولێر لە سەرۆکاتی دەستگا لە ئۆفیسی دۆک سەردانی ڕۆژاوایان کردو ئەوە جگەل لەو تیمەی کە ئێمە هەمانە لە عفرین جگەل لەو تیمە خۆبەخشانەی کە دوێنێ پەیوەندیان بە تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی کردێ بۆ ئەوی بتوانن تیمێکی زیاترمان هەبێتن کە ئەمڕۆ نۆ تیمن و خەریکی دابشکردنەکە زۆر باشە خات و ستاف تا چه هەیە بووی خەلکی وسا بگەرم و گوڕی دبینی ماڵە خوددا ئەو خاتونە باتانی بووکێنی خۆی هێناوە لە بۆ کوردانی ڕۆژاوە بەڕاستی نازام چی بڵێ
بەڕاستی دیمەنەکانی ڕۆژاوە زۆر ناخەژێنن بەڵام کە و گەرم و گوڕیە دەبینین کە خەڵکی خۆمان دەبینین بە چ جۆرێک دێن خزمەت دەکەن بە چ جۆرێک دێن تەنانەتەوەی کە باسی کرد بەتانی بچێنیەکەی خۆتی کە هێنایەتی لێرە دەبەخشیت ئەوە وا دەکات ئێمە هەرچەندە لە سەڕێبازی پیرۆزی بارزانینە و زۆر مستڕین لەسەر کار و چالاکیەکانی خۆن بەڵام ئەوە دەکات ئێمە زیاتر و زیاتریش هەوڵ بدەین ئیش بکەین تیمەکانمان هەز بە مادیبوون نەکەن هەز بە سەرمان نەکەن هەز بە تێنێتی و برسێتیش نەکەن باوەڕ بکە بەشێک لە تیمەکان ئێمە لە بیانی و تاوکستانانیشیان نەخواردێ بەس هەوڵ دەدەن ئەو کەلوپەلەی کە هاتیە وەری بگرن و بتوانن پاکج بکرێتن و دواتر بنێردرێت بۆیە ئەوە دەکاتن گروتینی زیاتر بێمە دەبەخشیتن کەمە بتوانین زیاتر و باشتر خزمەتی ئەو خەڵکی خۆمان بکەین و خزمەتی خوشک برایانی خۆمان بکەین لە ڕۆژاوە دەستەکانتان خۆش بێ نمونەتان زۆر بێ هینیش سراحەتە خوارگیرن زۆر سپاس فەرمو هاوکاریە خۆشی دانن سەرچاوێت ئەفجا بڕاستی دناف vê dûrpêçê da di nav vî şerî û sermewsûlê da li Rojavayê Kurdistanê dengê wan bi tinê nîne. Kurd li her cihekê vê dinyayê bîtin bûye dengê Rojava. Her Kurdek li cihê xwe bûye dewletek û dengê Kurdên Rojava digehînîte hemî cîhanê. Serbarî wê yekê ku cenabê Serokweziranên me Serokweziran Mesrûr Barzanî li Davosê ye ev çend roj banga hevkarî û rawestandina şer û seqamgiriya Sûriyayê Kurdên Rojavayê Kurdistanê parastina mafên wan digehînîte temamê serok û serkirdeyan li Davos dîmenên rastaxû jî dibînin hevdem ku Kurdên Swîsrayê Kurdên çûne Davos bi taybetî digel hejmareke biyaniyan xwepişandana dikin bû piştgiriya Kurdên Rojavayê Kurdistanê ev demekî daye ku serokê wîlayetên hevgirtiyên Amerîkayê Donald Trump li Davos'a hejmareke zêdeya serok û serkirdeyên cîhanê evrûke li Davos'in heta ku dengê Kurdan bigehîte wan Kurdan li Davos dest bi xwepişandanê kiriye û dibêjin lazim e gereke mafê Kurdan li Sûriyeyê bihête parastin û seqamgirî bihête parastin û Kurd ji vê zulm û stemê xilas bibin. Evca xatun staf em dibînin ku li hemî Herêma Kurdistanê li şar û şarûçkeyan dest bi kûkirina hawkariyan hatiye kirin. Bu destgahê zehmet nabîtin ku bişêtin van hemû hawkariyan xirveket û bigeyînîtin bi zûtirîn wext. بەدڵنیایەوە ئەوە کاری یەکەمی ئێمە نیە ئێمە لە زۆر کار و چالاکتریش وجودمان هەبووە بۆ نمونە لەو کاتێککە بوومە لەرزە لە کوردستانی باکوور لە ڕۆژاوا بوو ئێمە بە خۆشحاڵی وەکو یەکەم دەستگای خێرخوازی وەکو یەکەم جیهەتی مرۆیی توانیمانە ڕوبەڕووی ئەو قەیرانەیە خود ئەو بابەتانە ببینەوە بۆیە ئێستاش ئێمە ئامادە باشی تەواومان تێدا تیمەکانمان ئێمە لە ناو تەنها لە هەرێمی کوردستان 7 ئۆفیسمان هەنا بۆیە تیمەکان هەر هەمویان خراونەتە حاڵەتی ئامادە باشی بێگومان ئەو کەلوپەل و ئەو بابەتانێکە کۆکراونەت و بە پێ و پێداویستانێکە ئێمە ئاماژەمان پێدا کە پێداویستیەکان چین و زەڕوریەتەکان چین هەر هەمووی کۆ دەکرێنەوە لە نزیکترین کاتیش دەنێردێت بۆ ڕۆژاوە gelek spasiyet kem xatûna staf aso berpirsa ofîsa hewlêriya dezgah xêrxwaziya Barzanî me tu zor ra girtî destê tawa xweş bin û dest xweştan lê dekem berastî nimûnetan zor bê mandû nebin berastî ewa pêşmerge زۆر سپاس ئێمە هەموومان پێشمەرگەی جەنابی سەرۆک بارزانین لە هەر شوێنێک بزانین مرۆڤەتی پێویستی بە خزمەتێ بێگومان دەستگای خێرخوازی بارزانانی لێو دەبێتن جاتە جای ئەوە خەڵکی خۆمان بێت کوردانی خۆمان بن خوشک و برایانی خۆمان بێت بە دڵنیاییەوە ئەگەر پێشووتر جارێک و دوو جار هەوڵمان دەبێت ئێستا 1000 و میلیۆن جار هەوڵ دەدەین خزمەتەکانی ئێمە بەردەوامیان دەبێتن کار و چالاکیەکانمان بەردەوامیان دەبێت ئەوەی پێم خۆشە لێرە ئاماژە پێ بدەن ئێمە زۆر سپاسگوزاری خەڵکی هەرێمی کوردستانین لە شاری هەولێر لە شارەکان تەنانەت لە دەرەوەی وەرش کە ئێستا ماوەقسە دەکەین مۆبایلەکەی من ڕناوستی هەروە تەلەفۆنم بۆ دێت خەڵکێکن بەخشەرن دانوێت لەگەڵ تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانانی بن هاوکار و پاڵپشتی دەستگای خێرخوازی بارزانانی بن بتوانین هاوکاریەکان لە زووترین کات بگەین بە دڵنیایی و ئێمەش ئەو بابەتانە هەر هەمووی بە ئەمانەتۆ دەگەینە شوێنی مەبەست دەستان خۆش بێ و نمونەتان زۆر بێ گەلەک سپاس بەخێر هاتی